ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی هەڤەی شوبات لە شارەکانی لەندەن، مانچستەر، بیرمینگەم، نیوکاسڵ خۆپیشاندانێکیان بۆ پشتگیری لە مامۆستایانی مانگرتووی کوردستان ڕێخست. لە خۆپیشاندانەکاندا کە بە سەدان کەس تێیدا بەشدار بوون، پشتگیریان بۆ داوەڕەوەکانی مامۆستایان و فەرمانبەرانی کوردستان دووپات کردەوە. داوایان کرد موچە و شایستەداراییەکانیان بە زووی بۆ خەرج بکرێت و مافاز زەوتکراوەکانیان لە پلەبەرزکردنەوە و موچەی فەوتاویان بۆ بگەڕێتەوە. ئەمڕۆ ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە شاری بیرمینگام و شاری مانچستەر هەستان بە سازانی خۆپیشاندان بۆ پاپشتی و هاوهەڵوێستی مامۆستایانی سلێمانی و مامۆستایانی مانگرتوو. پشتگیری مامۆستایانی مانگرتوو بکەین کە دوو مانگە حکومەتی هەرێم معاشی لێزەوت کردوون. ژیانی ئەو مامۆستایان لە ئەستۆی یەکێتی و پارتیە. ماوەی 10 ساڵە حکومەتی هەرێمی کوردستان مافەکانی فەرمانبەران پێشێل دەکات و موچە و شایستەداراییەکانیان بۆ خەرج ناکات. هاوکات مامۆستایان و فەرمانبەرانیش بەردەوامن لە خۆپیشاندان و مانگرتن و سوورن لەسەر جێبەجێکردنی داوا ڕەواکانیان. هاوکات لە دەروی کوردستانیش بەدەیان ڕێکخرا و خۆپیشاندانی پشتگیریان بۆ مافەڕەواکانی مامۆستایان و فەرمانبەران ڕێخست. بەڵام تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بەدەم داوای ڕەوای فەرمانبەرانەوە نەهاتووە. دوو حکوومەت دوو ئیدارە بەدەست نەخوێندەوارە دەست دەسەڵات کوانێ داهاتی وڵات. من ڕاستی چەند وشەیەک پێشکەش بۆ مەسرور بارزانیەکەم سەرۆکی حکوومەتی هەرێم کە بۆتە هۆکاری ئەم برسێتیکردنی خەڵکە پێڵێم ئێرە بەریتانیایە کە گەنجی مەردی تایە. ئەگەر تۆش زۆر دلێری وەکو سەری ڕەشێری ئاوەرەوە ئەمجارە با ئێمە نیشانە دەین هێلکە چەندی هەزار. ئەوڕۆ ئێمە کۆبووینەوە بۆ پشتگیری مامۆستایان کە هیچ مەعاشێکیش لەلایەک مەعاشنا لەلایەک کاو لەلایەک کار بە بەنەعلەتیان کە سووکیان کە بنەماڵەی بارزانی و تاڵەبای بەنەعلەت وەک سەداین بڕوخێن. وەک لای هەمووان ئاشکرایە لە ماوەی 3 دەی ڕابردوودا لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991 مامۆستایان هەمیشە پێشەنگی جەماوەر بوونە، بۆیە هەر ئەو کات بەبێ موچە و بە خۆبەخشی نەیانهێشت فرۆسەی خوێندن و زانست دوا بکەوێ و دەرگای قوتابخانەکاندا بخێن بە ئومێدی ئەوەی لە سایی دەسەڵاتی کوردیدا زیاتر ڕێز لە مامۆستا بگیرێت و ژیانێکی شایستەیان بۆ دابین بکرێت. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. BK4